بەپێی فەرمانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە قۆناغەکانی دایانگادا منداڵ نابێ فێری زمانی ئینگلیزی بکرێ، هەرچەندە زۆر جارم فەرمانش جێبەجێ ناکرێ، بەڵام لە قۆناغەکانی دیکە ڕێگە پێدراوە. سڵاوتان لێ بێم کاتتان باش. کێ لە بیر و خەمی زمانی دایکدایە؟ دەوترێت لە بەشێکی زۆری قوتابخانە نێودوڵەتیەکان لە هەرێمی کوردستاندا تەنها بایەخ بە زمانی ئینگلیزی دەدرێ، زمانی دایک فەرامۆش کراوە. ئایا چۆن دەکرێت مەڕێک بخرێتەوە؟ دەژوترێت بەشێک لە خێزان و کەسوکاری قوتابیەکان شانازی بەوە دەکەن کە منداڵ و خوێندکارەکانیان کە تەنها زمانی ئینگلیزی دەزانن بناغەیەکیان نییە بۆ زمانی کوردی. ئایا لە وڵاتانی دیکەی جیهان چۆنە؟ ڕێگە دەدرێت زمانێکی دیکە جێگەی زمانی دایک بگرێتەوە؟ لەسەرم پرسە لەسەرم خەمە لە بنکۆڵی ئەم جارەدا بنکۆڵکاریەک ئەنجام بدەین لەگەڵمان بن. لە یەکێک لە قوتابخانە نێودوڵەتیەکان و دەست پێ دەکەین کە 700 قوتابی هەیە. بەرپرس و بەڕێبەرانی ئەم قوتابخانەی لەسەر داواکاری تیمی پرۆگرامی بنکۆڵ دوو پۆلی تایبەتی خوێندکارەکانی خۆیان هێناوەتەوە ناو هۆڵەکانی وانە خوێندن بەڕێکارە تەندروستیەکانی سەردەمی کۆرۆناوە. قوتابیەکان گوێیان ڕاگرتووە بۆ ئەوەی وانەیەک بە کوردی و ئینگلیزی بخوێنن. بەپێی ئامارێکی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان 407 ناوەندی ناحکومی هەن کە بەم جۆرە دابەش کراون. 141 باخچە و 103 قوتابخانەی بنەڕەتی و 52 قوتابخانەی ئامادەیی و 23 کۆمەلگای پەروەردەیی و 28 قوتابخانەی نێودوڵەتی و 60 پەیمانگا. بۆ وەرزی نوێی خوێندریش بە سەدان داواکاری پێشکەش کراوە بۆ کردنەوەی ناوەندی دیکەی ناحکومی کە تا ئەم ساتە ڕەزامەندیەکان یەکلایی نەکراونەتەوە. تۆ لە ماڵەوە بەچی قساکەی؟ بە کوردی. بە ئینگلیزی قسە لەگەڵ ناکەن؟ بە داژا باوکم و براکەم بە ئینگلیزی قسەم لەگەڵاکەن. کوردیت باشترە ئینگلیزی تۆ؟ هەڵا ئینگلیزی. کوردیەکەم جار کەمێک وشە نازانم. ئەو وشانەی کە نایزانی چییە بۆ نمونە؟ هەتێ قسە لەسەر شتێ بکەیت و بەڵام بە کوردی نازانی. غەڵەتیڵێ پێت خۆشە کە ئەو بە غەڵەتیڵێ نەخێر ئەخوازی کوردیەکەت باش ببێت. پێشم خۆش نییە زۆر کوردی بخۆن چکە من لە ئۆتۆی لە مەکتەبە ناتوانم کوردی بخوێنەوە. لە مەکتەبی ناتوانانی بیخوێنیتەوە؟ یعنی ئێستا من کتێبێکی کوردیت بۆ بێنم، تۆ ناتوانانی بۆ بخوێنیتەوە بە کوردی بە هیچ جۆرێ؟ نەوەڵا ناتوانم. هیچ شتێ ناکەی کە نەو خوێندەوە ناتوانانی لێ تێبگەی. قسەی پێیەکەی لەبەروی لە ماڵەوە بە کوردی قساکەن؟ بەڵێ بەس قسەی پێ. قسەکانی جاری وا هەیە؟ سیوانگیان تۆ لێرە لە قوتابخانە لە پاڵ ئینگلیزیە هیچ فێری کوردیەکری؟ بەڵێ. زمانی کوردیە خوێنن؟ بەڵێ. لە ماڵەوە چی قساکەی؟ بە کوردی. بە کوردی؟ بەڵێ. بە ئینگلیزی قسەت لەگەڵ ناکەن سیڤان؟ سیڤان یەکێکە لەو کوڕە جوانانەی کە سەربەرزیە بۆ ئەو بۆ میلەتەکەشی کە باوکی شەهیدی شەڕی داعش. هەربژی سیڤان چۆنیت؟ وتیان ناوت بڵندە. بڵند گیان لە ماڵەوە بەچی قساکەی؟ کوردی وەکو ئینگلیزی. کوردی و ئینگلیزی. دایک و باوکە بەچی قسەت لەگەڵەکەن؟ باوکم ئینگلیزی دایکم کوردی. باوکت ئینگلیزی دایکت کوردی؟ بەڵێ. تۆ کوردیت باشە یان نەخێر کێشت هەیە؟ باشە. ئەتوانێ قسەم بۆکەی بە کوردی بەیەکەوە دەی بڵێ من ناو بڵندا لە پۆلی ئەوە نام دەی. من ناوم بڵندا لە پۆلی پێنجم. تۆ بە ئینگلیزی باشترە زانی قسە بکەی؟ بەڵێ. ڕاستە؟ ئینگلیزیەکەت چەندێک باشترە لە کوردیەکەت؟ زۆر. زۆر زیاتر؟ تۆ ئەخوازیت زیاتر بە چ زمانێک بخوێنی ئینگلیزیان کوردی؟ ئینگلیزی. ئەو کار چییە بۆ؟ ئەخەم زارێ یعنی نەفەرێکی ئینگلیزی نایە ئەجە هەندێک شتی بە ئینگلیزی ئەوە پێدەریاوزە ئەگە تێنەگەی زیاتر حەزم لە ئینگلیزیە چکە زیاتر یعنی لە ماڵای بە ئینگلیزی قسە دەکەم چکە زۆر برادەرم هەیە ئینگلیزینە. زمانی ئینگلیزیەکەت زۆر باشترە لە کوردی؟ چکە زۆر یعنی زۆر جارە زۆرم لێ تێکرد دەبێت. بە کوردی قسە بکەی؟ زۆر حەزم لە ئینگلیزیە. زیاتر حەزەکەی بە ئینگلیزیش قسە بکەی؟ کامیانە باشترە کوردیان ئینگلیزی؟ من ئینگلیزی باشترە. ڕەنگە بە گوێبیست بوون لە 6 قوتابی بنەڕەتی کە بەشی زۆریان ئەڵێن نازانن بە کوردی
قسە بکەن یان ئەگە قسەی پێ بکەن هەڵاکەن دەرەنجامێک کە دەسەکەوێت کە بناغی ئەو قوتابیانە لە ناو قوتابخانە نێودەوڵەتیەکان بۆ زمانی کوردی مەترسیدارە و تەنها بە زمانی ئینگلیزی دەتوانن قسە بکەن. مامۆستای وانەکە لە بەریتانیاوە گەڕاوەتەوە ئاگاداری سیستەمی پەروەردە و فێرکردنیە وڵاتەشە لە هەمان کاتدا خۆشی وەکو دایکێک گرفتی لەگەڵ لاوازی زمانی کوردی هەیە لای منداڵەکانی. سپاس بۆی ئەو هەنگاوەی کە بە دایکباوکەکانی بڵێن کە زمانی دایک چەند گرنگە منداڵ دەبێت زمانی دایک فێر بێ لەگەڵ ئینگلیزیەکەش ئەوەی ئێشی بینی ڕۆژانە کە تەلەبەکانمان دێنە پۆل دایکباوکەکان کوردێکی باش قسە دەکەن بەڵام کە کاتێک قسە لەگەڵ منداڵەکان دەکەین کە مشا دەکەن ینی ئەو کوردی نییە کە دایکباوکان قسەی پێ دەکەن بۆیە وەکو مامۆستایەک ینی دایمە من ئەوم زۆر پێخۆشە کە هەردوو زمان ینی بەراورد بکرێ. جیاوازی چییە لەگەڵ سیستەمی خوێندن لە بەریتانیا بۆ کوردستان لێرە ئەوە تاڵن زمانی دایک خەریکاوی بە زمانی بێگانە یەکەم شت پێت دەڵێن چیت بینی کە پێت دەڵێن کە دەزانی تۆ خەڵکی ئەو وڵاتەنی دەڵێ زمانی دایکی فێر بکە دوای زمانی ئینگلیزیەکە زمانی دایک اینجا زمانی ئینگلیزیەکە سۆ لێرەش ینی ئەوە شتێکی زۆر گرنگە کە دایک و باوکان و چۆن بڵێن بە ئاگا بینەوە لەو خەوەی کە تێداین. دکتۆر فرانۆ ئێڤیزە پسپۆڕ و پەروەردەکار و توێژەرێکی بواری پەروەردە و زمانە بەڕەچەلک ئەلبانیە و لە تەمەنی منداڵیەوە بەرەوە ئەمریکا کۆچی کردووە. ئێستا نزیکەی 2 ساڵە لەم قوتابخانە نێودەوڵەتیی پایتەختی هەرێمی کوردستان وەکو بەڕێوەبەر کار دەکات. ئەگەر چی دڵخۆشە بە ژیان و کارکردنی لە کوردستان بەڵام دڵگرانە و تێبینی دەکات لە قوتابخانە نێودەوڵەتیەکان هێندە گرنگی بە زمانی بیانی دەدرێ گرنگی بە زمانی کوردی نادرێ. دکتۆر فرانۆ دەڵێت فێرکردنی ئینگلیزی لەسەر حسابی زمانی دایکە خەریکە قوتابیەکان لە شوناس و کللتوری کوردی دوور دەخاتەوە. زمانی دایک لە مەترسیدا و بۆ بە زمانی بێگانە لەناو ئەم قوتابخانانە وا هەست دەکەم ئەم قوتابیانە ئایندەی هەرێمی کوردستانن دەبێت کاری زیاتریان لەسەر بکرێت و وا بکرێت زمانی دایکیان لەبیر نەچێت. جەنابەت چێ بە بەرپرس زانی لەوەی کە زمانی دایک زمانی کوردی بوو بێ بە زمانی بێگانە. کێشە لە یاساکەدا هەیە لەو یاسانی ئێستا لە بەردەستن تەنها ڕێگە دراوە چەند کاتژمێرێک لە قوتابخانە نێودەوڵەتیەکان زمانی ئینگلیزی بخوێنرێت. دکتۆر فرانۆ وردەکاری پرۆژەیەکی خۆی لە پرۆگرامی بنکۆڵدا ئاشکرا دەکات کە پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە بۆ ئەوەی بە بیانووی پێشکەوتن و خۆگونجاندن لەگەڵ جیهانی دەرەوە ڕۆژاوە چیتر زمانی دایک لە قوتابخانە نێودەوڵەتیەکان فرامۆش نەکرێت. ئایا جەنابتان هیچ پرۆپۆزەلێک هیچ نووسراوێکتان ئامادەیە وەکو چارەسەر پێشکەشی پەرلەمانی بکەن یان پێشکەشی وەزارەتی پەروەردەی بکەن بۆ ئەوەی ئەم کێشەیەک جەنابتانەڵێت کێشەیەکی گەورەیە چارەسەر ببێ؟ بەڵێ من پرۆپۆزڵم ئامادە کرد و لە پەرلەمانیش ئومێد خۆشتاوم بینیوە کەسانی پسپۆڕ و لیژنەی پەروەردەم بینیوە هەر بۆیە ڕێکەوتین لە ئایندەیەکی نزیکدا سیمینارێک بکەین لەبارەی مەترسیەکانی لە بیرچوونی زمانی دایک. هەندێک لە قوتابخانە نێودەوڵەتیەکان بە شانازی و ڕێکلام بۆ ئاکەن کە تاکە زمانی خوێندن ئینگلیزیە. ئایا ئەمە شانازیە یان نەخێر پێویستی بە چارەسەرێکی بەپەلە هەیە؟ بەڵێ بە دنیاییەوە مەترسی هەیە لە تەمەنی 5 ساڵیەوە تا دەگاتە تەمەنی 8 ساڵی دەبێت ئەو منداڵانە بە باشترین شێوە فێری زمانی دایکیان بکرێن چونکە ئەوەی من لێرە دەیبینم بەداخەوە قوتابی گەورەمان هەیە لە ناوەندی دەخوێنێت بەڵام تا ئێستا نەدەتوانێت بنووسێت و وە نەدەتوانێت بخوێنێتەوە بە زمانی دایک بۆیە بە دنیاییەوە مەترسی هەیە. هەر کللتورێک پێک دێ لە 25 بەشی سەرەکی کاتێک باز لە کللتور دەکەین دەتوانین جەستەی مرۆڤێک وێنا بکەین کە هەر کام لە ئەندامەکانی ئەم جەستەیە یەکێک لەو 25 بەشەیە. لەم وێناکردنەدا زمان دڵە کە دڵ لە کار بکەوێ جەستەکەت دەمرێت باوەتایکی دیکە کە زمان بمرێ کللتوریش دەمرێ. ئەم قوتابیانە لەم پۆلەدا لە دوا قۆناغی خوێندنن کە قسەم لەگەڵ هەندێکیان کرد هەر یەکەیان شەیدای کللتوریکی دیکەی بیانی بوون. لە دەرەوە کە خەڵکانێکە بینی ئەڵەن قوتابخانە نێودەوڵەتیەکان نەگوان ناکەن مناڵ فێری زمانی کوردی ببێ بەڵکو تەنها هۆکار و پاڵنەری سەرەکیان بۆی بەردەوام بن مەسەلێکی مادی و پارەپایاکردنە. قسەی تۆ بەسەرەوە چییە؟ مەکتەبە نێودەوڵەتیەکان بە شێوەکی گشتی بەشێکی جیاوازی گرنگیەکەیان ئەوەیە کە کار ئاسانی زیاتر دەکەن لە تەڵەبەکان و لە ڕووی وانەکانەوە و هەمیش کار ئاسانی دەکەن لەوەی تەڵەبە بیێ لە داهاتوودا بگات بە هەرچە شوێنێک هەرچە دەوڵەتێک لەبەرەوەی سیستەمەکەیان نێودەوڵەتیە. واتە
ئەو بڕوانامەیە کە قوتابی خوێندکار وەریەگرێت لە بچێتە هەر دەوڵاتێک باوە پێکراوە باوەڕ پێکراوە و کار ئاسانی کشەکە دەتوانیتن لە هەرچ بەشێک ویستی دەتوانی تەقدیم بکات زۆر باشەکەن باشە بۆ ماڵێک بۆ بنەماڵێک گەگەر توانای مادیان هێندە باش نەبێ بتوانن پارەی تەواو بن هیچ دیسکاونتێکتان هەیە بۆ نمونە بۆ بنەماڵی شەهیدان بۆ کەسانێکی دیکە کە توانای مادیان لە خوار مەمناوەندیش بچیان دەتوانم بڵێم لە مەکتەبی مە ئێستا کەسێ زۆر جیاوازی کە یارمەتیدەری ئەو خێزانانێک کە بەڕێستان باستان کرد شەهیدانمان هەیە و سکۆلەرشیپمان هەیە کە بەشێک لە کۆمپانیا گەورەکانی هەولێر بەشێک لە قوتابیەکانیان لە خۆیان گرتیە کە هەموو پارەی خوێندنی ساڵانە هەموو پێداویستەکانیان لۆ دەدەن و بەشێک قوتابخانەی خۆمان کە پاڵپشتی بەشێک لە قوتابیەکان یعنی چەند ژمارەیەک لە قوتابیەکان دەکاتن یا هاوکاریان دەکەن بە لایەنی مادی لە هەرچ هەتا خوێندنی خۆیان تەواو دەکەن یعنی سپۆنسەریان هەیە. 28 قوتابخانەی نێودوڵەتی هەن کە 30,000 قوتابی وانی تێدا دەخوێنێ کەوانەکان تێیاندا بە زمانی ئینگلیزی دەگوترێنەوە بۆ زمانی کوردی تەنیا 2 بۆ 3 کاتژمێر لە هەفتەیەکدا تەرخان کراوە زمانی کوردی وەک زمانی دۆم یان زمانی بێگانە هەژمار دەکرێت دەچمە ماڵی 2 خوێندکار کە لە قوتابخانەیەکی نێودوڵەتی دەخوێنن باوکو و دایکیان مامۆستای زانکۆن پێشتر بەهۆی خوێندنی باوکیانەوە لە بەریتانیا بوون ئێستا زۆر بەباشی ناتوانن مامەڵە لەگەڵ زمانی کوردی بکەن. And then now we're going to soon come to you and then you just have to answer like short. کە بە ئینگلیزی قسەکەیت ساویە زۆر ئیسراحەتریە کەمتین و زەبە فیڕۆیت. ئۆکەی. پسپۆڕانی پەروەردە دەڵێن بابەتێکی دیکە هەیە کە ڕێگوڕیشەکەی لە ناو مێژووە و پێویستە چارەسەر بکرێوی ژەوەیە کە پێی دەگوترێت ئینفەرۆریتی کۆمپلێکس یان هەستی خۆ بە کەمزانین ئەلبانیەکانیش لە ڕۆژهەڵاتی ئەوروپا هەمان کێشەیان هەیە کە بە درێژایی مێژوو لە ناو ئەو گەلانە دروست بووە کە لەلایەن زۆرینەوە دەسەوسێنرێنەوە واتاکەی ئەوەیە کە پێ دوابێت لێرە هەچیەک کە کوردی نەبێت باشترە. هەموو ئەو کۆمپانیانێک کە بەداخەوە هاتوونەتە کوردستان هەمی داوای زمانی ئینگلیزی دەکات کە زمە داوای زمانی کوردی لە تۆ ناکە ناچارە بێ حەز بە مرۆڤ حەز بەوە دەکات کە نەقسێکی تێدا هەیە بۆیە ئەو بۆشاییە پڕکردنەوە پێویستی بە هەوڵدان و ناچاریە پەناباتە بەر قوتابخانەیەکی نێودەوڵەتی خۆ ئەگەر ئەو بۆشاییە لە قوتابخانەکانی ئێمە لە سوید هەموو ئەو بۆشاییانە لەلایەن دەسەڵاتەوە پڕکراوەتەوە زمانی فەڕەنسیە زمانی ئیسپانیە زمانی سویدیە زمانی ئینگلیزیە منداڵ هەمی فێرە بێت تا 10 ساڵی تا 11 ساڵی 5 زمان قساکە ئەبێ خەڵک تاکی ئێمە وای لێ بکەی شانازی یەکەم بە زمانەکەی خۆی بکات چۆن شانازی پێ بکە ئەگەر 100 کارگە نەبێ بە زمانی کوردی بەرهەمەکانی پێشکەش بکە چۆن بزانێت زمانی کوردی فعلەن بەشێکە لەو وریابن ئێمە شتێکمان تێکەڵ کردووە زمان ئەو کاتە تو هەستی پێ دەکەی کە 100 کارگە بە زمانی کوردی ئیش بکات ئامێرەکانی بڵێ بڕۆ فەرم و وامەکە دانیشە تۆ چتە لای هەموو ئامێرێک ئێستا بۆ بەڕۆبۆت های I am here fine thank you تۆ کوردیت ناوێ تۆ دەبێت زمانی ئینگلیزی بزانی. بەشێکی زۆری دایک و باوکان بە شانازیەوە دەڵێن منداڵەکانیان هەر لە ماڵەوەش بە ئینگلیزی قساکەن بەشێکی زۆری ئەو قوتابیانە لە خانەوادەی زەنگینن یا خۆت خوێندنی پێشتریان لە وڵاتێکی دیکە بووە کە ئێستا هەمان سیستەمی خوێندنیان پێویستە ساڵانە 4 بۆ 5,000 دلار کرێ خوێندن دەدەن لە کاتێکدا خەریکە زمانی دایکیان لەبیر دەکەن ئەم دوو کچە نازدارە دوانەیەکی لە یەکچوون هەرچەندە تەنیا بەوە لە یەکجا دەکرێنەوە کە یەکێکیان کەمێک خەپۆکەترە بەیەکەوە گوێیان بۆ مامۆستا جێسیکا گرتووە. مامۆستا تاریق نەجیب سەرپەرشتیاری چەند ناوەندێکی پەروەردەیی و قوتابخانەیە ئەو لەگەڵەوەی لەم پرۆگرامەدا بۆ یەکەم جار کۆمەڵێک سەرنجی ڕاشکاوی خۆی دەخاتە ڕوو کە دەڵێت ڕەنگە لە بەرژەوندی خۆشی نەبێت لە ڕووی بازرگانیەوە بەڵام قسەکانی هەردەکات ئەو دژە بە خوێندنی هەر زمانێکی بێگانە لە قۆناغەکانی باخچە نایشارێتەوە ئێستا لە قۆناغێکداین قوتابی سۆز و خۆشەویستی بۆ خێزان و نەتەوەکەیشی کاڵ بۆتەوە هەرچەندە باز لەوە دەکەن کە چەندین بۆنەی تایبەتی لە وەرزێکی خوێندندا ڕێک دەخەن بۆی قوتابی لە کولتوری کوردی خۆی دانەبڕێت. فێرکردنی زمانی دایک بەرپرسیارەتەکەی بە پلەی یەکەم بۆ خێزانە گەڕێتەوە مافی منداڵە لەسەر دایک و باوک کە پارێزگاری لە زمانی منداڵەکە بکات تۆ فێری بکات چۆن خواردن و جلوبەرگ و شوێنی نووسن و خوێندن و هەموو مافەکانی کەی بۆ فەراهەمەکە مافی ئەم منداڵەیە لەسەر ئەم دایک و باوکەکە فێری زمانی نەتەوەکەی بەڵام زۆر جار ئەم دایک و باوکە شانازیەکان لەوە بینەوە کە لە ماڵەوەش بە زمانی ئینگلیزی لەگەڵ قوتابیەکەیان خوێندکارەکان قساکەن
زمانی کوردی فرامۆش کراوە ئەمە ناوەنێن شانازی شانازیەکی ڕووکەشە ئەکرێەوە لە یەک قۆناغابێ بە شانازی کاتێککە زمانێکی کوردی پاراوی زانی دەوڵەمەند بوو لە وشەسازی کوردی ئەتوانی ئیشوکارەکانی خۆی پەڕێبکە هەڵگری زمانی نەتەوەکەی بوو لە دوای ئەمە زمانی دوو هەموو زمانی سێهەم ئەم منداڵە فێر بێ یا بتوانی فێری بکەی بە فعلە نەبێتە شانازی شانازێکی زۆر گەورەش نییە بەڵام توانایەکە لەو توانایانەی کە ئەکرێت لە مناڵە ئیسیفادەی لێ بکرێ بۆ ئەوەی کە ئەم منداڵە زمانێکیکە فێر بێ لەوە چ ڕێی شخصی خۆشم وەکو تاریخ نەگوەکو دەستگاکانم هەر بەم جۆرە بێکە من حەزکەم لە ڕۆزەشە زمانی ئینگلیزی نەبێت کە ئەمە دژی بازرگانیە ینی لە ڕۆ بازرگانەکەەوە قسەکەم خراپە بەڵام لە ڕووی نەتەوەیەوە لە ڕووی پارێزگاریکردن لە زمان و کولتوری خۆمانەوە لە ڕووی ڕاهێنان و فێرکردنی مناڵ و ئاشناکردنی بەو شانی لە چواردەوریاتی بە زمانی خۆی معقول نییە مناڵێک نەزانێت بە گەڵای دارەوترێک گەڵا فرامۆشکردنی زمانی کوردی لە مەکتەبی ناحکومیات دوو لێکەوتەی زۆر خراپی لەکەوێتەوە ئەوش ئەوەیە کە کاڵبوونەوەی ئینتیمهای نەتەوەی و نیشتیمانی ئەم منداڵە بۆ میلەتەکەی خۆی بۆ خاکی خۆی بۆ نیشتیمانی خۆی بۆ فەرهەنگی خۆی بۆ سەقافە و ڕۆشنبیری خۆی وای لێ شتەکەی لەلا سووک ئەبێ جا سەد جار بە کوردی قسە بکات بەڵام قیمەتی ئەدەبیاتی کوردی لەلانە قیمەتی فەرهەنگی کوردی لانە بۆ چونکە لە مەکتەبەکە بە بایەخەوە سەیری ئەمە نەکراوە دووش جاری واشەیە تەسیرات کاریگەریەکی نەرێنی لەسەر پەیوەندی ئەم منداڵە لەگەڵ خێزانەکەیە بۆ دروست ئەبێت دایک و باوکێکی کوردی هەیە براو خوشتێکی کوردی هەیە زمانی ڕەسەنی خۆی کوردایەتێکە بەس کاتێکە کوردی لێرە فەرامۆش ئەکرێت بە جۆرێک لە جۆرەکان یەکێک لە جێکەوتەکانی ئەوەیە کە پەیوەندی ئەم منداڵە بەم مؤسسە زمان کوردیەوە کەم ئەبێتەوە کە پێی ئوترێ خێزان کە پێی ئوترێ دایک و باوک وای لێم ئینتیماکەی بەڵێ بەلایەکە ئەڕوات کە زیاتر ئەم زمانە بەکارێنێ ئەوش کە بەکارێنێ مامۆستایە مناڵەکرێم ئەبێ مامۆستای خۆش بێ پابند بێ بە مامۆساوە گوێڕایەڵی بێ بەڵام مامۆسا نابێتە دایک و باوک پلەپایەکی گەورەی هەیە ڕۆڵێکی گەورەی لە ژیانایە ئەم هۆڵا هۆڵی قوتابخانە نییە و دەستپێکردنەوەی دەوام نییە بەڵکو پەیمانگایکی فێرکردنە و لێرە هەموو خوێنکارانە دانیشتون کە لە یەکی بنەڕەتی چوونەتە پۆلی دوو بەڵام زمانی کوردیان بە تەواوی لاوازە و بەباشی فێر نەبوون ئەمە مەسایە کە ماوەی 7 ساڵە لە پۆلی یەکدا وانە دەڵێتەوە ئێستا تیانوسێکی تایبەتی کوردی ئامادە کرد و پێشکەشی وەزارەتی پەروەردەی دەکات لە ڕێگەی پرۆگرامی بنکۆڵەوە کە جێگای دەفتەرەکان بگرێتەوە ئەمە دوو کتێبن لە وەرز یەکەم و دووەم بۆ پۆلی یەکەمی بنەڕەتی کە خوێندنی کوردیە هەڵبەتە لە قوتابخانە حکومی و ناحکومیەکان ژەخوێنرێ بەدەر لە قوتابخانە نێودەوڵەتیەکان کە لەوێ هەڵبەتەوەزەم هەمان وانیان هەیە ئەوانیش هەمان وانیان بەڵام کۆمەڵێک وانی تریان هەیە بە ئینگلیزی خوێنرێ ئێمە لێرە لە قوتابخانەکەی خۆمان پەروەردەی ئیسلامی هەر بە کوردیە کۆمەڵایەتەکانمان بە کوردی پەروەردەی مەدەنی بە کوردی هەڵبەتەم مامۆسای ئارت و موزیک و ئەمانە بەشێک لەوانەکانیان تێکەڵەکان بە کوردی ئەمە وای کردو هەڵبەتە زمانی کوردی با بڵێن ئەوەلێتی پێدراوە زمانی دایکەکە گرنگی پێ بدرێت ئەنجا زمانی دووەم و زمانی سێم مناڵ عنی مشکی فراوان ئەتوانێت چەند زمانێک فێر بکرێت بەڵێ مامۆستا ئەگەر باسێکی تیانوسی کوردیمان بۆ بڵێ ئەوەی دەستی جەنابەت چییە کە خۆت ئامادەت کردەوە ئەمە ئامادەکردنی خۆمە ئەم ساڵ بۆ قوتابیەکانمان بەتەمان ئەمە پێشکەشێکم بە وەزارەتی پەروەردە هەر لە ڕێی کەناڵەکەی ئێوە ئەمە شتێکی زۆر جوانە کۆمەڵێ دەستەواژی زۆر جوانی تایە هۆنراوەی تایە ئەمە ئاسانکاریە بۆ مامۆستا ئاسانکاریە بۆ مامۆستا لە باتەوەی کە خۆی لەسەری لاپەڕەکە و لەسەری دەفتەرەکە شتەکان بۆ بنووسێ ئەمە نووسراوە خەتی بۆ کراوە لە خوارەوە چەند چالاکێکی تایە بۆ جوڵاندنی هەستی منداڵان لە شوێنێکە ئەڵێ ڕەنگی بکە لە شوێنێکە ئەڵێ خەتی پیابێنە شوێنێک ئەڵێ بخێ ناو بازنەوە لەش ئیتر کۆمەڵشتی زۆر جوانی تایە کۆمەڵی وێنەی تایە ئەمە ئەکرێ گشتگیر کرێ بۆ هەموو هەرێمی کوردستان شوێنگرەوەیەک بێ بۆ دەفتەرەکان لەگەڵ کتێبەکەی ئەمە دانێت چاپکرێ بدرێ بە منداڵان لێرە لەم قوتابخانە ناحکومیە کتێبێکیان پیشانداین کە یەکێک لە قوتابیەکانیان لە ئینگلیزیەوە بەسەر زمانی شیرینی کوردی کاری وەرجێڕانی بۆ کردووە بەڕێوەبەری قوتابخانەکە دژە بە فرامۆشکردنی زمانی کوردی و دەڵێت ئەم فرامۆشکردنە هۆکارێکە بە ئەوەی زمانی دیکەی بیانی بەباشی فێر نەکرێت کاتێک زمانی کوردیەکەی باش نەبێ ئەگەر مناڵ زمانی دایکی خۆی بەباشی فێر نەبێ باوەڕکە بۆ زمانەکانی کەش بتێ فێری بکەیت ئەمە قورساییەکە بۆ مناڵەکە چکە تۆ سەرەتا کە زمانی خۆی بەباشی فێر بوو ئاشنا بوو بە کەلتوری وڵاتەکەی و بە ئەو چواردەوری کە زیاتر بە زمانی کوردی قسە ئەەکەن مناڵەکە اینجا دوای ئەوە زمانی دووهەمی ئەتوانی فێرکەی نابێ بە هیچ جۆرە زمانی دایک و زمانی کوردی فرامۆش بکرێت لە قوتابخانەکاندا تۆڕازیت لەو شێوازی قسەکردنەی منداڵ لای جەنابتان لە بنەڕەتیە یان نەخێر هێشتا ئیشکالە بینی بەتەوێتی لەم چەند ساڵای سەری هەڵداوێ بۆی تۆڕە کۆمەڵایەتەکان بەهۆی ئەوەی هەندێک لە دایک و باوکەکان کە زمانەزان هەر بە ئینگلیزی قسە لەگەڵ منداڵەکانیانەکەن
سپاسی جەنابەت. نەخێر ئێمە یعنی بەداخەوە لەم یەک دڕۆژیا چەند کەسێک هاتوو بۆ لامان کە مناڵەکە هێشتا نهاتوتە قوتابخانە ئینگلیزیکی باش فێر بووە بەهۆی ئایپات و یاری ئەلکترۆنیەکانەوە فێر بووە کوردی هیچ نازانێ پێیان خۆشە دایکواکە لە مناڵەکەم بۆ هێنمە مەکتەبی ئینگلیزی هیچ کوردی نازانێ ئەبێ فێر بێت کە ئەم مناڵە کێشەی بۆ دروست دەبێت لە دوجارە ئەگەر گەورە بوو ناتوانێت کوردی بخێنێتەوە گرفتی زۆری بۆ دروست دەبێت. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی پرۆگرامی بنکۆڵەوە دەڵێن بە هەموو مۆڵەتانەدا دەچنەوە کە پێشتر دراوە و لەمە دووە مەرجی فێرکردنی زمانێکی پاراوی کوردی دەکەنە پێوەەر بۆ هەر قوتابخانەیەک و بۆ هەر قوتابیەک هەروەک نایشارنەوە کە ڕێنمایی نوێ و لیژنەیەکی نوێ بۆ سەردانی ناوەندە ناحکومیەکان دروست دەکەن. وەکو وەزارەتی پەروەردە باڵێ ئەرکتان چیە گە بە چەند خاڵێک بۆ دەشان کەی بۆی زمانی کوردی فەرامۆژ نەکرێت بە زمانی بێگانە. ئەکیید وەزارەتی پەروەردە ئەم بابەتە زۆر بە جددی وەرگرتووە ناکرێت زمانی کوردی زمانی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان زمانی حتا زمانەکانی تریش ئێمە نەتەوەکانی تریش کە لە کوردستان دەژین بایەخیان پێ دەدەین و گرنگیان پێ دەدەین هەر یەکێکە بێ زمانی دایکی وەکو پێویست بخوێنێ و فێری بێ بەڵام بەنسبەت زمانی کوردی لەو قوتابخانانە ئێمە بە دوواداچوونی وردەکەین و لیجانیشی بۆ دروست دەکەین لە هەر قوتابخانەیەک ئەگە بزانین قوتابیان وەکو پێویست فێرە زمانی کوردی نابن ئەمە پێداچوونەوە دەکەین و ڕێنمایی و ڕاستپاردەی پێویستیان پێ دەدەین و ڕەنگە پێداچوونەوە بە مۆڵەتەکانیشماندا بکەین بەوەی کە مەرجێکی سەرەکی دەرچواندنی قوتابیان لەو مەکتەبانە ئەوە بێ کە بتوانێت بە شێوەیەکی بە تەلاقە زمانی کوردی قسە پێ بکات و بنووسێت. کەواتە لە دوایان پرۆگرامیشەوە هەوڵەکانتان جدیتر و ئێمە دەستمان پێ کردوون ئەمە دەستمان بە هەوڵەکانمان کردووە بەڵام سوپاس دەکەین بۆ سوپاسی ئێوەش دەکەین کە ئەم بابەتە دەخەنە ژێر ڕۆشنایی زیاتر و گرنگی زیاتر لە ڕێی ئێوەشەوە ئەو پەیامەی ئێمە ڕەنگە باشتریش بگا بە قوتابخانەکانی کەرتی تایبەت و ئەکیید ئەمە لە بەرنامەی هەرە نزیکماندا ئەوەیە کە بە دوواداچوونی ورتر بکەین بۆ ئەم بابەتەوە بایەخی زیاتر بدەین و تەنانەت خاڵێکی هەڵسەنگاندنمان بۆ قوتابخانەکان بریتی دەبێتن لەم بابەتە. زۆر باشە کەواتە مامۆستا بوران ئێستا خەڵکێک یان کە سوکاری خوێندکار و قوتابی کێشەی ئەویان هەیە کە ئایا سیستەمی ئەم ساڵی خوێندن چۆن دەست پێ کاتەوە من بابەتێکی درە بەڵام هەر چۆنێک بێت ئۆنلاین بێ ئەلکترۆنی بێ یان بە شێوازەکەی جاران بێ کە خوێندکار قوتابی بچێتەوە ناوپۆل بەڵام تا چەنە مەسەلەی زمانی کوردی ئەبێ هەمیشە و پێوەرانەوێت کە لای وەزارەتی پەروەردە پێوەری سەرەکی بێ. بێگومان ئەگەر دەوام ئاسایی بێت و ئەگە بەو شێوازانەی ئێستاش کە پەیڕەو دەکرێن بە ئەلکترۆنی و بە ئۆنلاین زمانی کوردی بابەتێکی سەرەکیە و بابەتێکی هەرە گرنگە بابەتێکی جەوهەریە بەنسبەت وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و بایەخی لە پێشینە هەیە بۆ ئەم بابەتە چونکە شاراوە نییە کە زمان ناسنامەی نەتەوەیە ئەوەی کە سەرڕای نەبوونی دەوڵەت و ئەو زوڵم و ئەو هەموو دەردەسەریەی کە بە سەر ملەتی ئێمەدا هاتوون سەرڕای ئەوەی کە ئەمە تەوسیق و تەدوین و کتاب و شتمان نەبووە بەڵام ئەوەی کە ئێمەی هێشتوتەوە ئەو زمانەیە کە خەڵکی کوردستان کە کورد پابند بووە بە پاراستنی زمانەکە بە شێوەزارە جیاجیەکانی ئەو ناسنامەیە پێویستە ئەمە زیاتر بایەخی پێ بدەین و بنەمایەکی شەبۆمانەوەمان و بۆ دروستبوونی دەوڵەتی کوردیش لە ئایندەدا. پسپۆران نایشارنەوە ئێستا پێویستە پەرلەمان یاساکان بگۆڕێ و سیستەمی پەروەردە بە دوو زمان لە یەک کاتدا بچەسپێنێ بە تایبەتی لە قوتابخانە نێودەوڵەتیەکاندا کە دواتر بەپێی ئەم یاسایە پێویست دەکات سەرجەم وانەکان بە دوو زمان بگوترێتەوە یان بە شێوی لە 150 بە ئینگلیسی و لە 150 بە کوردی یان ئەوە تا لە قۆناغی یەکەم بە سیستەمی لە 190 ئینگلیزی و لە 110 کوردی دەست پێ بکە و تا قۆناغی کۆتایی بکرێت بە لە 110 بە ئینگلیزی و لە 190 بە زمانی شیرینی کوردی کە بە تەواوی فێر کرابن. ڤیدیۆی فێرکاری قوتابخانەی ئەلکترۆنی بۆ قوتابی و مامۆستا و بەڕێوەبەر قوتابی خوێندکاری ئازیز دەتوانێت لە ڕێگەی وێبسایتی www.iwana.krd بینەری وانەکانی قوتابخانە ببیت و لە پەیوەندیدا بیت لەگەڵ مامۆستا بەڕێزەکانت. لە کۆتایی ئەم پرۆگرامە بەوە گەیشتین ئەگەر دەستپێکردنەوەی وەرزی خوێندن بە ئەلکترۆنی و ئۆنلاین بێیان وا بکرێ و کارەسانی هەبێ بۆەوەی خوێندکار و قوتابی ببرێنەوە ناو پۆلەکانی وانە خوێندن بەڵام دوجار ئەوە نەشارڕایەوە کە مەترسی لەسەر زمانی کوردی هەیە بە تایبەتی
لە قوتابخانە ناحکومی نێودەوڵەتی و نانێودەوڵەتی و ئەهلی و نمونەیەکان کەوایان کردووە بەشێکی زۆریان زمانی دایک ببێ بە زمانی بێگانە. ئەرۆک باس لەوەش کرا کە ئامێرە زیرەکەکان لە لاپتۆپ و تیڤەکان و مۆبایلەکان و ئایپادەکان کە کاراسانی زیاتری کردو بۆ مناڵی کورد بۆ ئەوەی شارەزای زمانی بێگانە ببێ، بەڵام ئایا تاسە نەمەترسیدارە گەل لە قوتابخانەش بە هەمان جۆر هەمان داعم هەبێ بۆ ئەوەی زمانی ئینگلیزی بە تایبەت بارز بکرێ و زمانی کوردی و دایک لەبیر بکرێ. تا بەرنامێکی دیکە بلای لە خۆشییا بن خواتان لەگەڵ.